بارودۆخی سیاسی عێراق بە تایبەتی دۆخی شەقامی عێراق ئاڵۆزە دوایەوەی کە خۆپیشاندانەکان هێشتا هەر لە عێراق بەردەوامن بە تایبەتی لە بەغدای پایتەخت لە ئەنگرانی ڕەوتی سەدر دوای کشانەوەیان لە هۆڵی پەرلەمان ئێستا لە دەوروبەری پەرلەمان و لە ناوچەی سەوز بەردەوامن لە خۆپیشاندانەوەن داوای گۆڕینی دەسەڵات و نەهێشتنی گەندەڵکاران دەکەن لەلایەکی دیکەوە چوارچوێ هێمانگی شیعەش هەڵوێستی جیاوازی هەبوو و داوای وتوێژ لەگەڵ سەدریەکان دەکات. ئایا عێراق بەم بارودۆخی ئێستایەوە بەرەوکوێ هەنگاو دەنێت ئێران دەستێوەردانەکانی لە عێراق تاکەی بەردەوام دەبێت بۆ پێی کە دەڵێن فەرماندەی فێلقی قودس بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە ئێستا لە بەغدایە. زیاتر قسە دەکەم بەڕێز عەبدوڕەحمان جەزایری شارەزای سیاسی و ئەمنی لەگەڵم دەبێت لە بەغداوە لەگەڵ بەڕێزی زیاتر قسە دەکەم سەبارەت بە دۆخی سیاسی عێراق بە تایبەتی. بەڕێز عەبدوڕەحمان ئەم کاتت باش ئەمەوێ خوێندنەوەتان سەبارەت بە دۆخی ئاڵۆزی ئێستای عێراق بزانم شەقامی عێراقی ئێستا شڵەژاوە ئەم دۆخایە دەتوانێت چارەسەری بنەڕەتی کێشەکانی عێراق بکات؟ بسم الله الرحمن الرحيم. اولا سەرەتا سوپاسی کەناڵی بەڕێستان دەکەم بۆ شرۆڤەکردنی ئەو ڕۆژەی سیاسی کە ئێستا دروست بووە بە تایبەت بە پرسیارەکەی تۆش ئەم ڕووداوانەی کۆتایی لە خۆپیشاندانەکان و ڕۆژی سیاسی ئەوەی من بیری لێ دەکەمەوە ئەمڕۆ هەرچەندە دەستوەردان بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن لە نێوان تیار سەدری و چوارچێوەی هەماهەنگی، بەڵام ناڕوونیەک هەیە لە هەندێک وتارەوە کە هاوڵانی سیاسی پێشکەشی دەکەن، چونکە دەبینیت کە خۆپیشاندارەکان چاکسازیان دەوێت و لەلایەن تیاری سەدریەوە هاتوون و پێویستە ئەوان داواکاریەکانیان چاکسازیەوە هەروەها سەرڕاستکردنەوەی هەندێک لە یاساکان پێویستە کە ئێوان لە نێوان پرۆسەی سیاسی مابانەوە و خۆپیشاندان ئێستا حەزاری نییە و خزمەت بە دەستور ناکە. ئێمە دەمانێت کە دەوڵەتێکی دیموکراتی بینا بکەین. دووەمیشیان ئەوەیە کە پێویستە گفتوگۆ بێتە ئاراوە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و تیار سەدری. دەیبینی کە خۆپیشاندانەکان لایەنگرانی تیار سەدریەوە لە دەرەوەی پەرلەمان بەردەوام دەکەن. ئەوەی کە ئەمڕۆ هەیە خۆپیشاندانەکان لە هەر کوێ بن کە بە ژمارەیەکی زۆرەوە ئامادەن دەبێ ئەو خۆپیشاندانە تەوازن باشە. بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە ئەمە داواکاری خۆپیشاندەرانیشە کە ئێستا داواکاری گۆڕینی سیستەمی سیاسی لە عێراقیش دەکەن. ئێستا خۆپیشاندانەکان بەردەوامە. ئایا شەقام ئەو هێزەی هەیە کە بتوانێت گۆڕانکاری لە سیستەمی سیاسی لە عێراق دروست بکات و ئەو داواکاریانی کە هەیەە جێبەجێ بکرێت؟ من پێم وایە مێزی گفتوگۆ مێزێکی لاکێشەیە لە مابەینی چوارچێوەی هەماهەنگی و تیار سەدری و بەردەوامیشە. چەند سەعاتێکی دیکە ڕەنگە دەبێ گۆڕانکاری ببینن هەتا لە تیار سەدری. من پێم وانیە کە تیاری سەدری ئێستا وەڵامیان هەبێ بۆ هەندێک شت، چونکە لە گفتوگۆی ڕاستەقینە لە ڕۆژانی داهاتوو دەکرێن و هەروەها دەرچێک دەدۆزرێتەوە بۆ پرۆسەی سیاسی بە مەرج کە بەشێکی ئەو مەرجە دەگەڕێتەوە بۆ تیاری سەدری. ئەگەر هاتوو دادگای فیدرالی وەڵامی داواکاریەکەیان دایەوە و هەروەها دادگای فیدرالی ئەو 73 کورسیەی بۆ تیار سەدری گەڕاندەوە کە کشابوونەوە لە پەرلەمان. من پێم وایە کە گفتوگۆی ڕاستەقینە دەبێت لەلایەن هەردوو لایەن بۆ چارەسەری ئەو ڕەوشەی کە ئێستا هەیە
حکوومەتیش حکوومەتێکی باش لە کاتێکدا کە لایەنگەرانی سەدر و خۆپیشاندەران داوای کۆتایهێنانی دەستێوەردانی دەرەکی لە عێراق دەکەن باس لەوە دەکرێت کە فەرماندەی فەیلقی قودسی سوپای پاسدارانی ئێران ئیسماعیل قەعانی لە بەغدایە پێتان وایە لە کۆتایی دایران دەتوانێت ئەم دۆخە بە چه بارێکدا ببات بە چه ئاراستێکدا ببات ئایا ئەمە خۆپیشاندانەکان ئاڵۆزتر ناکات؟ بەڵێ ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ وڵاتە جیرانەکان بە تایبەتی ئێران لە دوایی بابەتی داعش و داگیرکاریەکانی داعش لە ناوچەکانی عێراق چونکە عێراق بینی کەوان دەستوەردانیان کرد دەستوەردانێکی باش بووە و کاتەوە هەروەها لە بواری ئابووریش پەیوەندیمان هەیە بڕیارەکە دەبێ عێراقی بێ هەتا لە هەڵبژاردنیش بەڕێز مقتەدا سەدر کە باسی دەسوەردانی ئێران وڵاتەکانی دیکە دەکە ڕاستە کاریگەری هەیە من زانیاریم هەیە بەڵێ دەستوەردان هەیە بەپێی زانیاریەکان و دەستوەردانەکانیش ڕوونن ئێستا دەسوەردان هەیە و وا دەکرێت کە چوارچێوەی هەماهەنگی و تەیاری سەدری بگەنە ڕێکەوتنێک المتظاهرين التي ترسل إلى سماحة سيد مقتدى في الحنانة وفي آلية منظمة و نێوەندگیریەک دەکەن بۆ ئەوەی داواکاریەکانی خۆپیشاندەران بگەن هەردوو لایەن و هەروەها داواش لە سەرکردەکان بکەن لە حەنانە بۆ ڕێککەوتن ئامادە بن و هەروەها جمهوریە ئیسلامی ئێران دەورێکی باشی هەیە باش بەڕێز عەبدوڕەحمان جەزایری شارەزای سیاسی و ئامنی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی. تحياتي لكم ولقناتكم.